یاساییتان تۆڕە کۆمەڵایەتیەکانیش کۆنتڕۆڵ بکەن. ئەوە تا دەبینین تەنها لەسەر نووسینی کوستایە گوتیتی کام وچەکەم تۆ ئەمڕۆ دادگایی دەکەیت و لە ئێستادا پێمان ڕاگەیاند. دامەزراوەکانی هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکان، ڕای گشتی و نوێنەری وڵاتان لە هەرێمی کوردستان. ئەمڕۆ جارێکی تر دادگاکانی دەسەڵات دوور لە بنەماکانی دادگەری و مافی مرۆڤ پرۆسەی دادگایی ژمارەیەکی تر لە ئازادی خوازانی بادینان بەڕێوە دەبن کە بەبێ ڕەتچاوکردنی هەموو مافێکی ئاسایی و سەرەتایی مامەڵەیان لەگەڵدا دەکرێت و دۆخی ژیان و تەندروستی بەشێکیشیان لە ئاستێکی زۆر خراپدایە. خەڵکی ئازادی خوازی کوردستان، زیندانیانی بادینان ئەو کەسانن کە بەهۆی بەرگری لە ماف و خەمی گشتی لە زینداندان، هەر بۆیە ناکرێت بە تەنها جیان بێڵین. بە تایبەتیش ئەو کەسانە بەهۆی داکۆچی لە چین و توێژەکان و موچەخۆران و مامۆستایان و ئازادیە گشتیەکان لە زیندان تونکراون. بەم پێیە ئەرچی هەمومانە خاوەندارێتیان لێ بکەین. وەک دەبینین هەموو حیزبەکان ئێستا لە بانگەشەی هەڵبژاردندان و داوای دەنگ لە خەڵک دەکەن. کەچی کەیسی زیندانیانی بادینان فەرامۆش کراوە و یان هەندێک جار تەنها بۆ بانگەشەی هەڵبژاردن بەکاردەهێنرێت. لەم پرۆسەیەشدا دادگاش کەوتۆتە گەمەی دەسەڵات و بنەماکانی دادگەری پەیڕەو ناکرێت و زۆربەی زیندانیان پەڕاویان نییە و لە زیندانی ئاسایشدا ماونەتەوە و کەیسەکانیان بەپێی بنەماکانی دادگەری مامەڵەی لەگەڵدا ناکرێت. زۆر جار وەک شەڕی دەرونی دادگاییەکانیان دوا دەخرێت، ئەمەش پێشێلکردنێکی ڕوونی مافەکانی مرۆڤە. لەم سۆنگەیەوە داواکارین لە هەموو ئەو کەسانەی ناو دەسەڵاتی دادوەری کە ئەم کەیسە بە سیاسی و نادادگەری دەزانن هەڵوێز دەرببڕون و خۆیان لێبێبەری بکەن لەو جۆرە دادگاییکردنە. بەو پێی لە بنەڕەتەوە کەیسەکە سیاسیە و سەرۆکی حکوومەت پێش دادگا کەوت و بە ئاشکرا دەستێوەردانی کرد. ئەمەش ماف بە پەرلەمانی کوردستان دەدات چاودێری ڕەوشی زیندانیان و ڕێڕەوی دادگاییکردنیان بکات و قسەی یەکلاییکەرەوەی هەبێ لەم بارەیەوە. لە هەمان کاتدا ئەرچی لایەنەکانی پێکەینەری حکوومەتە ڕاشکاوانە لە ناو ئەنجومەنی وەزیراندا خاوەنداری لەم کەیسە بکەن و هەڵوێستی ڕوون و کۆنکریتیان هەبێت و پیشانی خەڵکی بدەن کە بەکردار بەشێک نین لە ویستی حکوومەت بۆ سزادانی ئەو زیندانیانە. هەروەک دەبێ بزانین لایەنە ئۆپۆزیسیۆنەکانیش بەرپرسیارن و ئیشی جددی ئەوەیە بە یەکدەستی داکۆچی لەم کەیسە بکەن. سەرباری ئەمەش سەرۆکی کۆماری عێراق بەرپرسیار دەکەین و پێویستە هەڵوێستی ڕاشکا و کردەیی هەبێت لەبەر ئەوەی وەک پۆستەکەی سەرۆکی عێراقی فیدرالە و هاوکاتیش لەگەڵ بەشێکی دەستگیرکراوان لە پەیوەندیەکی سیاسی و ڕێکخراوەییدا بووە. نایشارینەوە لە سەرەتاوە تا ئەو کاتی ناوی بەشێک لە قونسوڵخانەکان وەک تاوانبار لە کەیسەکە هاتبوو هەڵوێستیان هەبوو ڕشت بوون، بەڵام ئێستا هەست بە بێدەنجی ئەوانیش دەکەین. هەر بۆیە لێرەوە جارێکی تر داوا لە هەموو قونسوڵخانەکان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دەکەین کار و گوشاری پێویست بۆ ئازادکردن و کۆتایی هێنان بەم کەیسە سیاسیە بکەن. لە کۆتاییدا دەڵێن هەتا ستەم و زیندانی سیاسی لە هەر شار و شارۆچکەیەکی کوردستان هەبێت، هاودەنجی و پشتیوانی ئازادیش بەردەوام دەبێت. کەمپینی هاودەنجی لەگەڵ زیندانیانی بادینان لە ناوخۆ و دەرەوەی هەرێمی کوردستان.